لێرەوە دەمانەوێت بەڕێستان و ڕای گشتی ئاگادار بکەین لە ڕوودانی کارەساتی نەخوازرا و بەهۆی بوونی کێشە لە نێوان ئێمەی خەڵکی باڵەکایەتی خاوەن ماڵ لەگەڵ کۆچەریە بەرەکەیەکان کە دانیشتووی گوندی هیزۆپی سەر بە پارێزگای سلێمانین لەسەر لە وەرگای کەرتی شەشی ئێنە پارچەزەوی ژمارە 110 کە لە ئێستادا کۆچەریە بەرەکەیەکان داوای خاوەنداریەتی زێدی باو باپیرانمان دەکەن پاڵپشت بە کاغەزێکی بە مەبەست دروستکراوی ساختە کە مێژوویەکیان لەسەر داناوە 5 مانگ دوای نوسکۆی شۆڕشی ئەیلولە کە ئێمە ئەوەش بە سوکایەتی دەزانین. ئێمە وەک نوێنەرانی خەڵکی باڵەکایەتی بەڕێستان دڵنیا دەکەین بە هیچ شێوەیەک کۆچەرە بەرەکەیەکان مافی خاوەنداریەتی هیچ لە وەرگایەکیان نییە لە دەڤەری باڵەکاتی و بۆ بەرچاوڕۆنی بەڕێستان دوا بڕیاری بەڕێوەبەراتی گشتکی کوشتکاڵی هەولێر ژمارە 35 لە بەرواری 7/6/2020 سەبارەت بە چەسپاندنی ئەم لە وەرگایە تاکید لەسەر مافی بەکارهێنانی ئەم لە وەرگایە دەکات کە تایبەتە بە گوندەکانی ئێنە مەران خۆشکان باسان تاوەکو ئێستا ئێمەی خەڵکی باڵەکاتی سەرەڕای ئەوەی کۆچەری و میوان وەک کۆچەری میوان ڕێزی کۆچەری بەرەکەیەکانمان گرتووە کەچی لە ئێستادا دەیانەوێت خاک و لە وەرگامان داگیر بکەن ئێمە ئەم کارەی ئەوان بە سوکایەتی و تعەدا دەزانین بۆ سەر خاک و کەرامەتی خەڵکی باڵەکاتی بۆیە بە هیچ شێوەیەک مای سازش و قبولکردن نییە.